قوتابیانی خۆشەویست لە ڤیدیۆشکە هاتمەوە خزمەتتان ئەویش لە بەشی پێنجەم بریتیە لە ئەسیلەکانی تەمهیدی کە ئەویش بەشی پێنجەم تەواوکاریە. باشە تەواوکاری زۆربەی تەڵەبە کێشەی هەیە، بەس ئەو ساڵە تەمهیدی تەنها 5 پرسیاری لێ هاتبووە. بە هەمان شێوە تماشا دەکەم پرسیارەکانی تۆزێک ئاسانە، هیچ شتێکی قورسی دانیە، یعنی شتەکانی زۆر بە ئاسانی هاتبووە. هیوادارم لەوە ئەو ساڵیش ئاسان بێتەوە، ئیشاڵڵا هەر ئاسانیشە. دڵنیا بە پێشی بێم بەشی پێنجەمیش باز بکەم کە پرسیارەکانە دەمەوێت یەک تێبینێک وەکو قوتابی وەکو ڕێنماییەک بابەجان ئەگەر هاتوو کاتێک تاقیکردنەوەی بیکاریت هەیە باشە کە لەو سێ چوار ڕۆژێکە دێ یەک شتی لە مامۆستای خۆت فێرو بابەجان قەت مەترسێ، ترس زۆر لە تەڵەبەی تێک دەدا. کاتێک پرسیار دەبین دەڵێت تەواو ساقی دەبم، تەواو شەتب دەکەم. بابە تەنها چەند ساڵە دەخینی 12 ساڵە، ئێستەیە ئەنجامەکەت ئێستەیە، لۆیە هەوڵدا ماندی بە نەڵێ برێشەکە گرانە. بە هەمان شێوە مەترسێ، خوای گەورە هەردەم لە پشتە. ئیشاڵڵا ئەو شتێکە دەتەوێ و ئەو دەرەجێکە دەتەوێ ئیشاڵڵا بە قسمەتت دەبین. ئەو کولیە ئەو کۆلێژە هەر شتێکت خوای گەورە کە بە نەسیبت بوو ئیشاڵڵا قسمەتەکە هەر ئەوەندەیە. تۆ چ بکە هەوڵدا ماندی بە، بەس تەنها یەک شت کۆتاشت مەترسێ. باشە بابەجان سەرکەوتوو بن. دێم دەست بە پرسیاری یەکەم دەکەم. دەڵێ بەهای ناوەندی بۆ نەخشە ئێفێک یەکسانە بە 6 ستواندوو لە ماوەی 0-2 بدۆزەوە. مەوزوعی بابەجان بەهای ناوەند دەواتە تەواوکاری. تەواوکاری هێمایەکەش وەکو پیتی ئێسە باشە، کەواتە ئەوە تەواوکاری کە بەهای ناوەندیشە. نەخشەکشم هەیە لە ماوەکمدا ئەو ماوە پێی دەنەوە ئەوە ئەیە ئەوەش بیە. کەواتە یاسایەکەی بەهای ناوەند دەرن بەهای ناوەند باشە یەک لەسەر بی کەم ئەی تەواوکاری لە بۆ ئەی لە بۆ بی. نەخشەکە ئێفی ئێکس دی ئێکس ئەو بەنسبەت یاسای بەهای ناوەند. هەمووشی وابزانم دیارە. زۆر جار هەیە بە هەماشی لە وزاری پرسیار دێتەوە بەوەی نییە. ئەو کاژوێنەکانش بە هەماشیەوە ڕێگای تری هەیە کە کامە ڕێگای کە لەسەر ڕووبەری سێ گۆشت و ڕووبەری لاکێشە بەکاردەی ئەنجامەکەی دەبینەوە. دێم تەماشا دەکەم بی و ئەیم هەیە. باش بی یەکەم چەندە بابەجان 2، ئەلی ئێ یەکەم 0، هەماشە 0 لە بۆ 2. نەخشەکەم چییە؟ 6 ئێکستوانی 2 دی ئێکسە. باشە ئەوە بەنسبەت نەخشەکەی. دێم تەماشا دەکەم لەولایە باتاقیکە ئەوە هەدەکاتەوە چەند دەکاتەوە؟ 1 لەسەر 2. 2 کەم سفر دەکات 1 لەسەر 2. تەواوکاری 6 ئێکستوان 2 ئاگادار بە تەواوکاری پێچەوانەی داتاشراوە. لە داتاشا توانمان کەم دەکرد، بەس لە تەواوکاری توانی زیاد دەکەین لەسەر ژێری بە هەماشیەوە توانی نوێیەکە. یعنی چۆن؟ دێم تەماشا دەکەم 6 ئێکس ئەگەر هاتو ئەوە توانی 2 یەکی لۆ زیاکەت بە چەند؟ دەتوانی 3 لەسەر یعنی واتە ژێرەکەی بە هەماشە کارتەک چەند دەتوانی نوێیەکە؟ 3 دەنووسم 3. ئەوە بەنسبەت تەواوکاریی 6 ئێکستوانی 2. ماوەکە چەندە؟ 0 لە بۆ 2. زیاتر کورتی دەکەمەوە دەڵم 1 لەسەر 2، ئەوە لەگەری کورکەمەوە دەبتە 2، ئەوەش یەک دەمێتەوە کا دەڵم 2 ئێکستوانی 3. ماوەکە 2 لە بۆ 0. 2 دادەنێمەوە دەرم 1 لەسەر 2 ئاگادار بە دەڵم 2 کەوانە 2 توانی 3. باشە ئەوە یەکەمم دانەوە کەم بە هەمان شێوە 2 کەوانە شتەکە مۆتالیمان غەڵەت نەبی کەوانە 0 توانی 3 توانی قپاتکە. ئەوە بە یەک و دوو ڕاست دەبتە ئەنجامی ئەوی چییە؟ ئەنجامەکەی دەبێتە 0 چکە هەر 0 دەکاتەوە، یعنی ئەوە بەشە 0 بوو. 2 توان 3 بابەجان دەکاتە 8. 8 داران 2 دەکاتە 16. کەوات لەرم 16 لەسەر 2
دەکات چەندش بابەجان دەکاتە 8 کەواتە بەهای ناوەندیەوەی کە دێچەند کردیە 8 دێم تماشە دەکەم وەڵامی ئەی بشتی چارە غەڵەتە بی چەندە 15 سی چەندە 12 غەڵەتە کەواتە وەڵامی ڕاستیە وەڵامی ڕاست دیە ئەو بەنسبەت چی پرسیاری یەکەم کەواتە ئەو بەنسبەت پرسیاری یەکەم و بەهای ناوەند دێم بە هەمان شێوە پرسیاری دووەممان هەیە شتێکی ئاسانە ئەنجامی تەواوکاریەکی بێسنوور بێسنوور واتە چ مامۆستا واتە ماوەی نەدایە ئەگە ماوەی دابە کەواتەوە سنووردارە بەس ئەگەر ماوەی نەداوە کاتە دەرەمەوە تەواوکاریی بێسنوورە کەواتە مادەم بێسنوورە یەکشت لە مامۆستای خۆفر ئاخیرەکەی چییە دەبی کۆسی بکەین کاتە تەواوکاری هەر نەخشەکەت وەگر ئاخرەکەی دەڵێن چی کۆسی ئەو لە تەواوکاری بێسنوور بەس کاتێک تەواوکاری سنووردارتەیە ئەو کۆسی نانووسی ماوەکان دادنینەوە کە لە بۆ ئەی لە بۆ بیەکەیە کەواتە ئەنجامی تەواوکاری 4x کۆساین x dx بەبییتانە داتاشە گۆتمان ئەگەر ساین بی داتاشە وەڵەت نەکەی باشە گۆتمان ساین دەکات چی دەکاتە کۆساین وە کۆساین دەکات چی دەکات سالب ساین x باشە ئەو بەنسبەت داتاشە تەواوکاری گۆتمان بە حەکسیتی غەڵەت نەکەی یعنی چۆن مامۆستا ئەگە بڵێم تەواوکاری ساینی x هەر دەکاتە کۆساین بەزەوە موجەبە دەبتە سالب باشە ئەدی کۆساینی x لێرە دەمانگۆ سالب ساین x بەزەرە سالبەکە ناوێتە چی دەبتە موجەب ساین x باشە هەر ئەوەندە شتی بزانە بە سەوت و کفایەتی لە بۆ ساینی کۆساینەکە داتاشا و تەواوکارێکی یاڵە بابەجان دێم تەماشا بکاتە کۆساین برماوە سەوت چارە چییە یلاقەنەی بابە چارەکە توان بینەوە دەرێژی هیچ فەرق ناکە توان مەهەشی لەکەم چاری کۆساینی x dx ئستا دەکەم لە ژمارە هەر دەنووسمەوە کەواتە کۆساین دەکاتی بابەجان دەکاتە ساینی x کەواتە وەڵامم چییە دەنووسم 4 ساینی x چ دەنووسی مادەم بێسنوورە کۆسی تەماشا دەکەم ئەی 4 ساینی کۆسی بەبێ کوتڕاز ئەی ڕاستە ئەدیلۆ بی ڕاست نییە ئەوە سالبە شتیوا هەیە بێتە سالب هەر دەکاتەوە موجەبەکەی ئەوە 4 x نەها x لێرە دانایە ئەوەش غەڵەتە وە تەماشا دەکەم ئەوە سالب 4 x ساین x ئەوەش غەڵەتە کات وەڵامی ڕاستمان چییە وەڵامی ڕاست بریتێ لە ئەی باشە بابەجان ئەوە بەنسبەت پرسیاری دوو بووە دێم پرسیاری سێم تەواوکاریەکمان هەیە ئەویش چییە سنووردارە واتە ماوەی دایە باشە ماوەکانم چییە تەماشا دەکەم سفر لە بۆ دوو کەوانە 4x کۆسێ کەوانە قەپارەکە dx تەماشا دەکەم بەبێ یەک و دوو تەواوکاریەکەی وەردەگرم دەرێم کاواتە تەواوکاریەکم هەیە سفر لە بۆ دوو 4x dx تەواوکاری وەگرم دەرێ مامۆستا ئەوە فێرکردین تازە ئەگەر توانی ئەکسەکە بێ و تەواوکاری لە توانەکەی زیاد دەکەم و لەسەر ژێرەی توانی نوێ دیاڵە دەبتە چی دەبتە 4 x توانی دوو لەسەر دوو باشە کۆ ژمارەت هەبوو ئێکسێکی بدێ یان دەبتە چەند دەبتە 3 x بەگە داتاشاوە دەمانگۆ دەکات سفر ژمارە بەزێ سەگەمانە تەواوکاریە دەبتە 3 x ئەگە چاڵەوە 4 x هەنی هەر شتێک بە ژمارە بە ئێکسێکی دەدەمێ ماوەکە چەندە سفر لە بۆ دووشە باشە کورکردنەوە تێجارێ ئەوە لەگەڵ کوردەتەوە دەبتە 2 x توانی دوو کۆ 3 x ماوەکە دوو لە بۆ سفر دوی دادەنێمەوە دەڵم دوو کەوانە دوو توان دوو کۆ 3 جاران دوو ئەوە بە هەماشە سەر دادنێمەوە ئینجا خوار دادنێمەوە کە خوارش دادنێت دەبتە چی یاسایەکەی دەبێتە سالب دوو کەوانە سفر توانی دوو کۆ 3 جاران سفر بە هەمان شێوە ئەوە سفرەکەمان دانەوە بەبێ یەک و دوو بەجان ئەوە هەم ئەو لایە دەبتە چی دەبتە سفر ئەنجام دەبتە سفر کەواتە تەنها ئەوە ماوە ئەوە دەکاتی دوو توان دەکات 4 جاران دوو دەکاتە 8 کەواتە کری 8 دەنووسم 8 کۆ 3 جاران دوو دەکاتە 6
کەواتە کۆی کۆ دەکاتن بابەجان دەکاتە 14 باشە دێن تماشێ ئەی دەکەم چییە 12 غەڵەتە بی چییە 13 غەڵەتە ئەدی سی چاردەی کە وەڵامە ڕاستەکەیە وە دیش غەڵەتە چەندە 15 ئەوە بە نسبەت پرسیاری پێنجەم کە تەواوکاریی سنوورددارە بە هەمان شێوە کە وەڵامەکەی چەند دەچ بابەجان کردیە پرسیاری چارەم تەماشا دەکەم چی دەیە باش ڕوبەری ئەو ناچێ بدۆزە کە سنوورد دراوە چەماوەی چی ئێفێکس یەکانە بە 5 وەتەوەرەی ئێکس دوو ڕاستەیەڵم هەیە کە خاڵەکانی ئێکس یەکسانە بە 0 و ئێکس یەکسانە بە 6 تاڵەبە دەرمامۆستا ئەو پرسیارانە کو حەل لەکرێ کو بزانم بابە کە دەڵێ ڕوبەری سنوورددار ئەواتە ئەویش تەواوکاری غەڵەت نەکەی هەندێک یاسا تێ تەماشا دەکەم ئێستا ڕوبەر تەیە و لەگەر قەبارەشت هەیە ئیچی ئەو ناوچەیە ڕوبەری ئەو ناوچەیان قەباری ئەو ناوچەیە بە هەمان شێوە یەک شتی لەو خۆ تەماشەکەم یاساکان بە کورتی لەو دەنووسم باشە ئەگەر ڕوبەر بین یەک نەخشەی دابۆ تو چەند نەخشە بابە یەک نەخشە دەنووسم ئەی یەکسانە بە تەواوکاری ئەی لە بۆ بی واتە ئەو نرخی کە لە ژمارە گچکە لە بۆ گەوەردە دەنووسم باشە وە کاتێکیش بە هەماشە یەک نەخشەوەی نەخشەکە دەنووسمەوە ئەوە بە نسبەت یاسای کە یەک نەخشە بوو وەگەر هاتوو دوو نەخشەی دابوو لە پرسیارە چی دەڵێن ویسان بە هەماشە تەواوکاری ئەی لە بۆ بی باشە نەخشەکە بە هەماش دەڵێم نەخشە گەورە باشە یعنی برم ئێفیەکس بۆن لە خۆمان لێ دەکەم ئێفیەکسین جارۆژی یەکسەکەیە بەزەوا لێ دەکەم دواتر دەرێم کەم نەخشە بچووکەکە واتە جی ئێکسەکە غەڵەت نەکەی ئەگەر چەند نەخشە بوو دوو نەخشە بوو باشە دێم تەماشا دەکەم پرسیارەکەی کە حەلکەم بازارێ ئەو یاسای ڕوبەرەکەی دانێمەوە ئەو قەبارەکەشت فێر دەکەم کەواتە چەند نەخشی بابەجان یەک نەخشیە کەواتە یاسای کامە بەکاری یەکەم بەکار دەڵێم ئەی یەکسانە بە تەواوکاری ئەی لە بۆ بی کەواتە ژمارەیەکە چەندە 0 لە بۆ 6 کەواتە نەخشەکەشم چی بابە نەخشەکەتم بریتە لە چی لە 5 دیەکس تازە پێم گوتی ئەگەر هاتوو ژمارەتە بوو تەواوکاری چی دەنێ کوور دەکات دەرمامۆستا گوتی ئێکسەشی بێت دەکاتە 5 ئێکس ماوە 0 لە بۆ 6 یاڵا کەواتە 6 دادەنێمەوە دەڵێم 5 جارانی 6 ئەوە یەکیان کەم 5 جارانی 0 دادەنێمەوە یعنی کە شتەکە ئاسانش بەس بە هەدەبی تێبگەیت کە لە چی هاتیە ئەوە هەر دەکات چی بابە دەکاتە 0 بە هەماشە چ دەمێتەوە 5 جاران 6 دەکات چەند دەکاتە سی کەواتە وەڵامەکەم چییە ئەوە ئەی 36 غەڵەتە بیم چەندە 18 غەڵەتە سی چەندە 11 وەڵامی ڕاستیە وەڵامی ڕاستیە کە ئەوی چەندە سی دەرچوو باشە بابەجیان ئەوە پرسیاری چارە وەگەر هاتوو بڵێ قەبارە باشە بڵێتی قەبارەی ئەو ناوچەیە چەندە بە هەماشە ئەی دوو یاسا هەیە دوو یاساکەرە دەنووسم بۆ شێو باشتەشکەل لەبی نەکەی ڕوبەر دەبی هەموو کاتێکی چی بابەجیان دەبی موجەد بی باشە غەڵەت نەکەی قەبارەی یاساکە چییە ڤی یەکسانە تەڵەبە زۆر جار هەیە مەسەڵەن بۆ شێوەیە کە قەبارەکە هەیە چی لێکەم پاشی قەبارە بە هەمان شێوە دەرم پای یەک یاسا هەیە کە زیاتر ئەوش بەکاردێ لە بۆ دوو نەخشەکەش بە هەمان شێوە دەڵم تەواوکاری ئەینە بە هەمان شێوە ئەی لە بۆ بی بەس ئاگادار بە ئەو جارە دەڵم چی ئف ئێکسی توانی دوو یعنی چی مامۆستا توانی دوو واتە ئەو نەخشە گەورەکە ئەجا هاتوو ئف ئێکسەکە گەورە بوو یاخود چی ئێکسەکە دڵنیام ئێستا پرسیار تا لە مێشک دروست بووە دەڵێ مامۆستا بەس پێم بڵێ ئەو نەخشە بچووکە و نەخشە گەورە دەنووسیمە بەست چییە بابەجان کە کاتێک ئەو نرخانە هەیە جا نرخەت نییە ئەو دوو نەخشەی یەکسان دەکەم نرخی ئەکسەکەی دەبینمەوە اینجا کە دەرچوو بۆ نمونە 0 و ئەکسەکەی چیان 0 دەرچوو ئەویتریش دوو دەرچوو بۆنە دوو خاڵ دەرچوو ئەها بۆ شێ
کە دەڵێت 0.2 دەرچوونە ئەو کات لێرە لەو ناوەندەی لە نێوان 0.2 چی هەیە یەکە یعنی کەشەنیەک بیان 0.1 بەس هەموو کات ژمارەی تەواو هەتا لە تو ئاسان بی یەکەیدا دەنێ هەر نەخشەکەی کامە نەخشە گەورە بوو ئەوی لە پێش دەنووسم و کامە نەخشەکە بچکو لە دوای دەنووسم بەس بەچی بە توانی دوو ئی ڕووبەرەکەی چییە بە بێ توانی دووە باشە بەجیان غەڵەت نەکەی ئەو بە یاسای قەبارەکەش ئیشەڵە ئیسفادەی لێ دەکەن کۆتا پرسیار ما هەیە کە شتێکی ئاسانیشە یعنی ئەوانە تۆزێک لۆ تەڵەبەی دەرە کورسەوەشتانە بە شتی وان نییە بە هیچ شێوەیەکی پرسیارەکە قڕز نییە تەنها تێبگە داوای چ دەکە باشە دەڵێت چی دەڵێ گەر هاتوو بزانیت تاواکاریکم هەیە کە سنووردارە 1/5 ئفکس دیکس ئەنجامەکەی دەرچووە یعنی نەخشەکم هەیە دەرچوە ئەنجامەکە کردێتچەند کردێتەدا و ئەو جارە بە هەمان شێوە نەخشەشکەشت هەیە کە دیسان تاواکاریکە دووەگەیت لە سنووردارە 1/5 ماوەکانێن یەکسانە ناگادار بن ماوەکانیان چ بابە یەکسانە جیەکسێکمان هەیە دیسان نەخشەکمان هەیە دامان نایتەوە چەند دەرچووە جارە 21 دەرچووە ئەوە وەکو دراوی پرسیارەکەیە چی دەوێ ئەوە ئەنجامی تەواکاری 1/5 کاتە لەواتە لەگەوەش یەکسانە fx کۆ gx dx زۆر ئاسان بابەجە دێم تاواکاری لە موجب سا دەتوانم بەشبەشیکەم باشە چ دەکەی بەشبەش لە جاران وشت ناتانم چونکە دوو ڕێگات هەیە لە پرسیار نەهاتبوو بەس باتێت گەینم دوو ڕێگایەتی پێ دەڵێن بابە ئەویش udv و ud ما هەیە کە بە هەمان شێوە هەردووچیانیش لە تاواکارێکی هاتیتەوە یعنی کە دێتەوە لە هەموو ساڵش ئەو ساڵ لە تەمەیدەکەی نهاتیتەوە بەس گرنگە دوو یاسایتر شتەیە غەڵەت نەکەی کەواتە یان واتە لە جارە ناتانم تاواکاری بەش بکەم دێن تەماشا دەکەم بەشکەن دەرم یەک لەسەر بە هەماشی لەبە و 1/5 ڕۆیشتە ماوەکەی fx dx باشە ئەوە دایتمە یەکەم dxەکە لە هەردووچیانە کۆیەکە نووسیتمەوە دیسان تاواکاری 1/5 gx dx ئێستا دەنووسم ئێستا بە چاویش پێدەم کە وەڵامەکەی دەکاتە چیش کاتێک خەڵاسم کرد دێم تەماشا دەکەم ئێرە 1/5 f dxەکە هەیتم وەڵامەکە بەڵێ مامۆستا چەندە دێ ئەدی 1/5 gxەکە چەندە 21 باشە دەکۆ 21 دەکات چەند دەکاتە 31 باشە کەواتە وەڵامان چییە 31 دێم تەماشا دەکەم ئەی 200 غەڵەتە بی چەندە 31 ڕاستە سی غەڵەتە 8 و دیشمان چییە 100 دەکاتە غەڵەتە کەواتە ئەنجام کردێت چەند 31 ئەگەر هات زۆر ئەمن پرسیارەکەمەوە دوو درێژ کردەوە تا تێبێت کە لە چی هاتیە شتەکان اینجا بە مەرجێکی ئەگەر یەکسان بوو ئەگەر یەکسانیش بۆ بە 1 و 2 پێویست ناکە ئەلێرە چ هەبوو کۆیە کۆم دەکردم دا کۆ بشتێک دەکاتە 31 دامە لێرە دوو هەبە بۆ لەنا جاری وایە ئەنجارە سێ دەداتێ یان ژمارە لە پێشوانە کەواتە ئەو ژمارە ئێرە جاران دوی دەکەی یان جاران سێ دەکەی هەر ژمارەدا بۆ تو دوای ئەینجا لە نەخشەکەی بە هەماشی دادێنەوە ئەنجامەشکە دەرەچی باشە بابەجیان گرینگە پرسیارەکان بناسیوە کە لە کامە بەشە و لە چی پرسیارەکی کە نەزانی هەوڵدا بەس لەسەر پرسیاری خۆت نەهێڵەوە لۆیەکە کۆتا ڤیدیۆ بوو لە بەشی پێنجەم خلاصمان کرد ئینشاڵڵا بە پشتیوانی خوای گەورە و بە پشتیوانی کامێرامەکەمان و ستافی دەرەوەی بە هەمان شێوە ئی کامیڕەی و دەستخۆشی لە ئامادەی کلیڤەریش دەکەم کە ئەو دەرفەتەی لۆ ڕەخساندم کە ئەسیلەی تەمهیدی ئەو ساتان بۆ حەلکەم و دووبارە سەرکەوتبوونی ئینشاڵڵا و تێبینەکەی من لەبیر نەکەن تەنها مەترسێن هیچ شتێک بە ترسان ناگەیە ئامانج بۆیە ترسەکەی خۆت بشێنە هیوادارم دەرەشی باش بینن و دەگەنەوە ئامانجەی کەیتان بە هیوای سوودبینین و بە هیوای تێگەیشتن ئینشاڵڵا ئەگەر خوای گەورە عومردا و تەمەنیشیدا لە ڤیدیۆکانی ساڵەکانی دی دێنەوە خزمەتتان ئینشاڵڵا سەرکەوتوو بن خواتان لەگەڵ